من وەکو ئەندامێکی بۆر لە ڕێکخراوی ڕێگای ئازادی کە نوێنەری 450 ئەندامم ئەمەوێ سپاسی بۆرد بکەم کە منیان هەڵبژارد و نوێنەرایەتیان بکەم و دووبارە سپاس بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بۆ ئەم بابەتە جوانە. ئێمە وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی کە داواکارێکی سیاسی مۆمافەکانی مرۆڤ ئەمڕۆ ئەم بابەتەی کاڵتان بژاردووە کە دیفاعکردنە لە پێگەی کورد لە وڵاتی بەریتانیا لە هەموو ڕۆکانەوە بە تایبەتی لە ڕۆڵی گەنجان و ئەو پێشهاتانی کە ئێستا هاتووەتە کایەکەوە. ئێمە سوپاسانەکەین. ئەم سەرەتا پێم خۆش تعریفێکی ڕێکخراوی ڕێگای ئازادی بکەم و باسی چالاکوانەکان و ئەندامەکان بکەم و دواتر باسی پێگەی گەنج بکەم لەو ڕوانگەی کە لە ڕێکخراوەکە هەیە. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لە پەیڕەوی پرۆگرامی ڕێکخراوەکەمانە و ئامانجە و ئەرکانی کرد لەسەرمانە بۆ ڕێخستنی کۆمەلگا و یارمەتیدانی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات و ڕاهێنان و پەروەردەکردن لە زۆر بوارەکانی کە ئەگەرچی ئێمە لە 6 مانگێکا دامەزراوین لە ئەزمموی کەمان بەڵام دەستمان خسۆتە زۆر بابەتی هەستیار وە پاڵپشتیمان لە دۆزی کورد کردووە لەو بوارانە. ئەگەر بێ باسی پەنابەر بکەی کە دێتە ئەم وڵاتە سەرەتا بە حکومیەوەی لە وڵاتێکەوە هاتووە بە حکومی مامۆسا یاسین لەو بوارە باسی حکومەکانی قەزایی و یاسایی کرد. پێم وایە هەندێک لەو بابەتانی کە بین سەرنجی بخەینە سەر لە بواری نەعەدالەتیە و نەبوونی یاسا و دەربڕینی ناڕەزایەتیە یعنی خراپ بەکار هاتووە. ئێمە کێشەیەکی زۆر سەرێکیمانەیە کە ئەو کەسە دێ لە هەرێمی کوردستانەوە یا لە عێراقەوە دێتە ئەم وڵاتە وابیری لێ کاتەوە کە یاساکان بەو شوێن بە بیری بینیتەوە کە یاساکانی ئێرە بە شوازێکی جیاوازن. ئەمانە کاریگەریەکی خراپی لای گەنجەکە دروست کردووە، لای پەنابەرەکە دروست کردووە کە دێتە ئێرە. بۆیە من پێم وایە لەوانە ئەوە هۆکار بێ کە تۆ لە کورسانەژی واستە هەیە، تۆ لە کورسانەژی نەعەدالەتی هەیە، کۆمەڵێک شتەیە کە دێیت باسی ئیشکردنەکەی بە بەراورد لە کورسانە لێرە کۆمەڵە یاسای خۆی هەیە کە باسی ئیجازی سایقیەکەی جیاوازە لە کوردستانە. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکەشمان کە کاریگەریمان لە دروستکردنی چالاکوان کردبێ بە حکومیەوەی کە پێشتر خۆپیشاندان کرابێ، چالاکی کرابێ، سیمینار کرابێ. ئێستا ئەم بە تایبەتی کە من نوێنەری ڕێکخراوی ڕێگای ئازادیم چالاکوان کرا بە چالاکوانێکی ئەکادمی کە بتوانێت خەڵک ئەم مامۆستا بە ڕێزانی کە لێرە دانیشتون بتوانین گوێمان لێ بگرن، بتوان خۆشەویستیەک دروستکەی متمانەیەک زۆر ڕێکخراوێت چالاکوان دروستە کات جوابەکەی وەرگریتر خواحافیزەش ناکایتر نابینیتەوە. وڵی ئەویان پێویستە ڕێکخراوەکان زیاتر قسەی لەسەکەنیم وەکو ڕێکخراوەکەی خۆمانە بۆ بابەتە دروست نەبووین تاوەکو بەڵام هەمیشە وەشارکردنەوەمانەیە لەسەر ئەو بابەتی کە باس کرد. بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە زیاتر گرنگی بدەین بۆی کە لە تەشیر و لە ژینگە پیسکردن لە چالاکیەکانە چالاکەوانێکی ئەکادمی دروست بکەین. ئەمە یەکێکە لە خاڵەکانی ئێمە. و دووەمیشان ئەگەر باسی پێگەی گەنج بکەی لە وڵاتەیە بەڕاستی من ئێستا بۆ خۆم کۆمپیوتەر ساینسم تەواو کردووە لە کوردستان لە زانکۆی سلێمانی کە هاتوومەتە ئێرە ڕەنگ بێ هەندێک کەس هانی ئەوم نەدا کە بچم لە بوارەکی خۆمە ئیش بکەم، ڕەنگ بێ بڵێ ببە بە بزنسێکی خۆت دانێ یەکسەری ببە بە دەلاک ببە بە ئیشێک بکە کە زوو دروست ببیت و هەندێک لە هەندێک بابەتی یاسایی بە دوورێت کە ئەمانە ڕەنگ بێ هۆکار بن کە ناوی کورد لێرە بە شێوازێکی کە ڕۆشتە بێ. ئەگەر ئێمە باسی ڕێکخراوەکە ئێمە بکەین کە کاریگەریمان دروست کرد بێت لەسەر ئەندام بۆ هەندێک لەو ڕێکخراوانی تریش کە وەکو دیفاعێکیش بێ لەوان کاری ژنگییان کردووە، کاری ئەویان کردو کە خوێنیان بەخشیوە وەکو مرۆڤ دۆستی. ئەگەر باسی ئەو بکەی وەکو ڕێکخراوەکە ئێمە ئەنداماوە شار کردوێتەوە کە چۆن ئەندام پەرلەمانی ناوچەکەی خۆیە دۆزێتەوە، کە چۆن ڕەفیجی سنتەکانە دۆزێتەوە، توانێت پەنایان ببرێت لە کاتی کێشەکانە. هەموومانەمان کردووە بە ڤیدیۆ کاریگەریمان لەسەر دروست کردوونە. بەڕاستی لێرە کاگنزار پێم وابێ باسی میدیای کرد. من طبعا هەر لە بابەتەکە یەکێ لەو خاڵانی کە لە مێشما بوو میدیا بوو. ئێمە دوو جۆر ئاراستەمانەیە، یەکیشان ئەوەیە کە میدیاکە خراپ تەسیری لە گەنج کردووە کە سەرکێش بێ لە وڵاتەیە، یا ئەو میدیاکارانە لە ڕووی ئەو تیکتۆک و ئەو یوتیوبەرانی کە هەن کاریگەریەکی خراپ دروستکەن، ئایا بەس پیشاندانی ناو سیارە و گۆرانی وتن و بەو شێوەیە گەنجەکە ئەبێ شتانی بەس ئەو شتانە ببینێت لە وڵاتی بەریتانیا کە گەنج چۆنەژی، یاخود بتوانێت کاریگەریەکی معریفی کاریگەریەکی وا دروستکە هۆشیاری کاتەوە کە ئەم وڵاتە ڕێگا و پێگە و یاسای خۆی ئەتوانی خۆت دروستکەی، ئەتوانی چەندین بوار هەیە بتوانی پەرە بە ئەو سکیڵانە بدەیت کە کاتایە. بۆیە
من لو زیاتر دەستەخۆش بێ بەڵام من ئەوەش بزانم ئایوە گەنج پەروەردەکەن لە ڕووی فکریەوە چکە گەنج زۆر میهمە کات بۆ وڵاتە بزانێت کە خۆی دایکە باوکە خوشکە برایە هەموو شتێکە خۆی بەڕاستی دێتە ماڵەوە ماڵپا نەکراوە دەبێ خۆی پاشکاتەوە خۆی چێژ دێنێ خۆی نان حازر کە کورە خۆی ماڵ پاکاتەوە خۆی جلی خۆی پشووە ماڵەکە یعنی هەموو ئەرکێک خۆیەتی ئایا لە ڕووی ئەو بابەتانەوە چیتان کردو بۆ گەنج کە هەم ناو ماڵی خۆی ڕێخاتەوە هەم دەرەوەی ماڵی خۆشی ڕێخاتەوە بەڕاستی چکە زۆر کەسمانەیە لە ناو قیتارەکانە تووشی کێشابن لە ناو ڕۆدەکانە لە ناو شەقامەکانە تووشی کێشابن بڵێ ئێمە وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی کە زیاتر لە 450 ئەندامانەیە ئەو کەسایەتیانی کە لە وڵاتی بەریتانیان کە کوردن هەر لە بوارەکانی ڕاوێژکاری یاسایی پەنابەری سیمینارمان بۆ ڕێخستون لەو بوارانەیە کە کاریگەری دروستکەن و ئەو سیمینارانش کە بوو بابەتانی کە باست کرد بەپی ئەو تایتڵانەیە کە لەسەری کۆکەبی لەسەری ڕێەکەوی کە بتوانانی قسەی لەسەر بکەی ئێمە بۆ ئەزمموی کە هەمانە توانیمانە لەو بوارەی کە خۆمان ئیشی لەسەرەکەین هەم پلانێکی باش دابنین